ئۆپۆزیسیۆنی بورژوازی لە کوردستان من دەتوانم بڵم بەرهەم ئێرە و دەسەڵاتەیە کە لە کوردستان هەیە. تۆ ناکرێت چاوەڕوانی ئەوە بکەیت کە خودی ئەو دەسەڵاتەکە هەیە بەتابەتی بەشی زۆری بۆ ئۆپۆزیسیۆنی بورژوازی باز دەکەم. سەرجەمی ئۆپۆزیسیۆنی بورژوازی خۆی لەدایکبووی هەمان جوڵانەوەی سیاسی بورژوازی کوردە لە کوردستاندا. بۆیە تۆ ناکرێت ئەوانەی کە هێشتا دەسەڵاتتان و جونگە سەرەکیەکان دەسەڵاتیان لە کوردستاندا بەدەستەوەیە بەم جۆرە تاڵانی دەکەن چاوەڕوانی ئەوەت بێ ئۆپۆزیسیۆنێکی کە هەمان چوارچەوەی ئەو بزوتنەوەیدا لەدایک بووە چاوەڕوانێکی زیاد لە پێویستی لێ بکەیت. پێم وایە ئەوە چاوەڕوانێکی زیادەیە تۆ لەو هێزانەت هەبێ. یعنی کۆمپانیایەک خاوەنی کۆمپانیایەکی گەورە هاتووە دەیەوێت لە خاوەن کۆمپانیایەکی گەورەوە ببێتە حیزبێکی گەورەی سیاسی ئەوەی کە پێڵەن نەوەی نوێ. ئەین تۆ وەرە تەماشای کە لەو ڕۆژەوە کە ئەم ئۆپۆزیسیۆنە هاتووە لە چ شوێنێکدا و لە چ ئاستێکدا لە پێش بۆتە پێشڕەوی بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان بۆ یەک مافی دیاری کرا. بۆی تۆ لە یەک ئاستیژدانای بە پێچەوانەوە لە هەتا لە زۆر شوێندا کە خەڵک هاتۆتە سەرجادە بۆ ئەو ئاوی تەوزیع کردووە. خەڵک لە بەرامبەر نەبوونی بنزینی سوتەمەنیدا هاتۆتە مەیدان و ناڕزایی بووە. ئەو ئۆپۆزیسیۆنە چۆ خەریکی دابەشکردنی نەوت و سوتەمەنی بووە. کرێکارانی ژینگە پارێز دەستیان داوەتە مانگرتن بۆ مافی زۆر سادەی خۆیان. ئەوان چوون تویانە سیارە دەهێنی و ئێمە ئەو کارە ئێمە دەیگرین ئاستی خۆمان. یان ئێمانە ڕێگەیەک بوون بەتە بۆ شکاندنی بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان و توێژە زۆرا زۆرەکانی ئەو کۆمەڵگایە. ئەو باسی نەوەی نوێ دەکەم لەبەرەوەیکی ئێستا ینی بە ئاستێک لە جۆرەکان وەکو ئۆپۆزیسیۆنێکی میدیایی دەتوانم بڵێم لە هەمویان زیاتر دەرکەوت و لە هەمویان زیاتر بانگشە دەکات.